بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەرنامەی گفتوگۆی ئەم شۆماندا بە خزمەتی بینەرانی بەڕێزی خۆشەویست گەشتینەوە. هەوڵ دەدەین لە بەرنامەی ئەو شەماندا قسە لەسەر معریفەی ئیسلامی و یەکگوتاری بڕواداران بکەین. دەپرسین ئایا معریفەی ئیسلامی تا چەند قسە لەسەر یەکگوتاری بڕواداران دەکات؟ ئایا ئیسلاح یاخود ڕیفۆرم بۆ خۆی چییە؟ خودی ڕیفۆرم لەناو ئاینە چی دەگەیەنێت؟ ئایا مسلمانان تەنها لە دەرکردنی بەیاننامەیەکی کاتیدا زۆرجار یاخود بەیاننامەیەکی سیاسی دەکرێت قسە لەسەر یەکگوتاری و یەکهەڵوێستی مسلمانان بکەن، یاخود ئەمە لە زیهنەت و بیرکردنەوەی تاکی مسلماندا دەبێت چێنرابێت، هەمیشە بوونی هەبێت؟ زۆرجار قسە لەسەرەوە دەکرێت کە یەکریزی مسلمانان یاخود برایەتی مسلمانان لە کۆمەڵێک ڕێوشێن و پێدراوی تایبەتدا فۆرمەلە دەبێت. بەڵام ئایا ئەمە لە قەناعەتەوەیە یاخود بۆ ساتەوەختێکی کاتی و ساتێکی سیاسی و مێژوویە؟ هەوڵ دەدەین لە بەرنامەی گفتوگۆی ئەم شۆماندا ئێمە قسە لەسەر ئەم تەوەرانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر ئیسماعیل بەرزنجی، توێژەر لە فکری ئیسلامی و ڕەخنەی ئەدەبی لە شاری سلێمانی و لە سعودیۆی کەناڵی ئاسمانی پەیام، و هەروەها دکتۆر ئیدریس کاریتانی، توێژەر لە شریعەتی ئیسلامی لە شاری هەولێرەوە. بە خێراتنی دکتۆرەکەن و سپاس بۆ مامۆستا ئیدریسیش. دکتۆر، ئەگەر ئێمە بین لە سەرەتاوە لە ڕووی معریفی و قسە لەسەر یەکگوتاری یاخود یەکهەڵوێستی بڕواداران بکەین، یەکگوتاری چییە یاخود یەکهەڵوێستی چییە؟ ئایا لە قەناعەت و زیهنێتێکی قوڵەوە ئەمە سەرچاوە ئەگرێ، یاخود بریتیە لەوەی کە بەپی ڕووداوەکانی ڕۆژگار بەپی ئەوەی کە دێتە پێشەوە لەم کاتانەدا هەڵوەستەی لە بەرامبەردا بنوێنن؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆ ئێوە، سڵاو لە بینەرانی بەڕێزش. بێگومان ئەو مەسەلەیەکی قوڵە و مەسەلەیەکی فکری سیاسی کۆمەڵایەتیشە، ئەبێ ئێمە لە هەموو ڕەهەندەکانەوە و لە هەموو ڕۆکانەوە سەیری بکەین. بەڵام من پێش ئەوەی باز لە یەکگوتاری و یەکهەڵوێستی بکەم، پێم خۆشە باسی ئەوە بکەم کە ئایا یەکهەڵوێستی مسلمانان یاخود یەک سەف و یەک ڕیزی مسلمانان پێگەکەی چۆنە لەناو فکری ئیسلامیە؟ ئایا ئەوە بە عیبادەت دا ئەنرێ یاخود بە عیبادەتی مەحەزدا ئەنرێ، یاخود ئەوە شتێکی کراوەیە بۆ ئەوەی بە پێی ڕۆژگار بە پێی هەلومەرجی کۆمەڵایەتی و سیاسی و بیرکردنەوە و زیهنێتی مسلمانان لە سەردەمێکی دیاری کراوە ئەوە ئەگۆڕێیاننا؟ بۆ ئەوەش من پێم خۆشە باز لەوە بکەم کەوا ینی تێگەیشتنێکی تا ڕادەیەک هەڵا ڕاستکەمەوە کە تێگەیشتنێکی بەلای منەوە زۆر نالۆجیکی، زۆر منطقی سادەیە. ئەویش ئەوەیە کە زۆرێک لە خەڵکی تەنانەت ئامەی خەڵکی ڕۆشنبیر، خەڵکی ئیسلام خواست پێیان وایە کە یەک سەفی و یەک ڕیزی مسلمانان عیبادەتە یاخود بڵێن داواکراوە مەطلوبێکی زۆر جەخت لەسەرکراوە وەکو باقی عیبادەتەکانی تر. ئەویش بەو قەناعەتەوە یاخود بڵێن بەو تەبریرەوە کە ئەڵێن هەموو ئیش و کارێکی ئینسانی مسلمانە چێتە چوارچێوەی عیبادەتەوە. ئەبێ عیبادەتیش مادامێمە یەک خوامان هەیە، یەک دیرمان هەیە، یەک بەرنامەمان هەیە، بێ لە هەموو شتەکانی تراوەکو یەک بین، یەک ڕەنگ بین، یەک زۆر بیرکردنەوەمان هەبێ، یەک زۆر هەڵس و کەوتی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگیمان هەبێ. ئەوە طبعا بیرکردنەوەیکی هەڵەیە، چونکە ئەو تعریفەی کە بۆ عیبادەت کراوە کە ئەڵێن اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه، ئەوە ئەبێ ئێمە وردیکەینەوە. ئایا ئەو عیبادەتە هەموو شتەکان لە یەک ئاست و پلەیان یاخودنا؟ ئێمە عیبادەتی مەحضمان هەیە، ئەوەی کە پێوترێ بەندایەتی پاڵفتە یاخود پوختە. عیبادەتە مەحضەکان ئەوانن کە خوای گەورە فەرزی کردووە لە سەرمان و چۆنیەتیەکەشی بۆ دیاری کردوین. مەسەلەن کە ئاڵێن نوێژ بکەن، نوێژ ئەبێ بەو شێوەیە بکرێ، لە فڵان کاتا بکرێ، ڕۆژوو ئاوا بگیرێ و بەو شێوەیە و لە فڵان کاتا بگیرێ. بەڵام کۆمەڵێکشی ترمان هەیە کە هەڵس و کەوتەکان و تەعاملاتی ئینسانی مسلمانە لە ڕۆژانەیە ئەوە چێتە چوارچێوەی عیبادەتەوە بە پێ ئەو پێناسەیە. بەڵام ئەو عیبادەتە مەحضە نیە کە خوای گەورە بۆی دیاری کردوین. خوای گەورە چۆنیەتی ئەوەی بۆ بەیان نەکردوین، یعنی قابلی گۆڕانکاریە. بێگومان خوای گەورە خۆی بەکراوەی هێشتوێتەوە بۆ ئەوەی ڕۆژانە ئێمە لە هەڵس و کەوتەکانمانە بەپێی بیرکردنەوەی خۆمان، بەپێی سەردەم، بەپێی جیاوازی کات و شوێن ئێمە ئیجتیهاد بکەین، هەڵس و کەوتێک بکەین. خوای گەورە نەتیجەکەی لێداوا کردوین. نەتیجەکە بریتیە لەوەی کە خۆی پێی ڕازی بێت. ئەنجا ئەو ڕازی بوونە تۆ چۆنیەتەکەی چۆن ڕازی ئەەکەی ئەوە کەوتۆتە سەرەوەی کە لە ڕۆژگاری خۆمانە یاخود لە هەر کات و سەردەمێکە ئینسان چۆن بتوانێت هەڵس و کەوتێک بکە خوای گەورە ڕازی بکە. ئەنجا ئەم
بابەتی مەسەلەی یەک ڕیزی و یەک سەفی و یەک گوتاری و یەکێتی مسلمانان و ئومەتی ئیسلامی ئەوە هەمووی ئەچێتە چوارچێوەی ئەو عیبادەتە گۆڕاوەی کە پەیوەندی بە هەڵسوکەوتی ئینسانەکانەوە هەیە لێگەڕێنراوە بۆ ڕۆژگار بۆ ئاستی بیرکردنەوەی ئینسانی مسلمان. ئەکرێ ئێمە جیاواز بین و بەڵام خی گەورە لە خۆمان ڕازیکەین. ئەکرێ ئێمە یەک گوتارمان نەبێ بەڵام لە کۆتاییە ئیشەکەمان بریتی بە لە ڕازەکردنی خۆی پەروردگار. ئەمە چێتە یەک بابی زۆر گرنگەوە ئەگەر بیر یعنی وەڵامەکەت بیر نەچێت ئەمە چێتە چوارچێوی کە پێوتە ئیجتیهادی تاکی مسلمان یاخود ئیجتیهادی زۆر جار زانایان کە ئەکرێت لە بوارێکە ئیجتیهاد کا بۆ جیاوازی بیرکردنەوەکان وەکو ئەوەی تۆوتی یعنی ئەوە سەوابتەکان نیە وەکو نوێژ ڕۆژ و ئەمانە عیبادەتەکان سابتە بەڵام جۆری دووەمیان ئەکرێ ناوی بنین لە چوارچێوی ئیجتیهادات تا بێجێ بێتەوە. ئەوە هەم لە ئیجتیهاد لەسەر ئاستی زانایان هەم لە سەر ئاستی تاک و هەم لەسەر ئاستی کۆمەلگاش ئەوە ئەکرێ. تۆ وەکو فەردێکی مسلمان ئەکرێ خۆت ئیجتیهاد لە ژیانی ڕۆژانەی خۆت بکەی لە هەڵوێستێکی دیاریکراوە. یعنی تۆ لێکدانەوەی تۆ چییە بۆ ئەو هەڵوێستە مهم ئەوەیە لە کۆتاییە ئەو هەڵوێستە هەڵوێستێکی شەرعیانە بێ هەڵوێستێک بخوای گەورە ڕازیکات. جا ئەوە ئەچێتە بابێکی زۆر گرنگەوە کە بریتێ لە بابی مەقاصدی شەریعە ئەو مەبەستە باڵایانەی کە ئیسلام بۆی هاتووە. خوای گەورە خۆی کاتێک ئەحکامە قەتعیەکانیشی دابەزاندووە هەمووی مەقسەدێکی لە پشتەوەیە. ئەوە ئێمە فێر ئەکا کە ئێمەش لە هەڵسوکەوتی ڕۆژانەی خۆمانە لە پێدراوە گۆڕاوەکانی ڕۆژانەیە مەقاسیدیانە هەڵسوکەوت بکەین. مەسەڵەن خوای گەورە کوشتنەوەی داناوە بۆ کەسێک کە بە عەمدی کەسێک ئەکوژێ ئەوە نەسێکی قەتعیە بڵێن ئەفوان حکمێکی قەتعیە بەڵام ئەو حکمە قەتعیە مەقسەدێک لە پشتیوێتی کە بریتی لە پاراستنی ژیانی ئینسان. کاتێک کە ئەڵێ دەستی دەست ببڕێ ئەوە حکمێکی قەتعیە بەڵام ئەو حکمە قەتعیە کە خوا دایناوە مەبەستێکی لە پشتەوەیە کە بریتێ لە پاراستنی سەرەت و سامانی مسلمانان. جا بۆیە مەقاسیدی شەریعە زانایان دیاریان کردووە بە 5 مەبەستی زۆر سەرەکی و گەورەکەوە لەوە چێ لە ئێستا ئێمە نەتوانین باسیکەین بەڵام لە ناویشیانە وردە مەبەست و تەوەری تر هەیە کە زانایانی سەردەمیش ئیجتیهادیان تیا کردووە. بۆیە ئێمە خوا لە حکمە قەتعیەکان و سەوابتەکانە فێری کردوین مەقاسیدیانە هەڵسوکەوت بکەین کەواتە لە گۆڕاوەکانیشا ئەبێ مەقاسیدیان هەڵسوکەوت بکەین بە تایبەتی لە مەسەلەی بواری فکری یاخود لە بواری سیاسی یاخود لە هەر بوارێکتر لەو بوارانەیە لە بواری اقتصادی کە زۆرێک لە داتاکانمان لەبەردەستایە و لێگەڕێنراوە بۆ ئێمە خۆمان هەڵسوکەوتی تیا بکەین مەقاسیدیانە هەڵسوکەوت دەکەین. هەڵبەتەمە لەناو معریفەی ئیسلامیە ئیشی تیا کراوە. بەڵێ بگومان من دوای ئێمە سەر بوعدە سیاسیەکەش هەڵبەتەمە تەجاوزکراوە بوعدە سیاسیەکەش مەشاری هەولێر بۆ لای دکتۆر ئیدریس. دکتۆر ئیدریس سڵاوت لێبێ دەکرێت بە بینەران بڵێ یاخود پێمان بڵێیت یەک هەڵوێستی یاخود یەک گوتاری مسلمانان لە چیە فۆرمەلە ئەبێ ئەوەی کە دکتۆر ئیسماعیل هێمای بۆ کرد ئەندازەیەک لە ڕوانگەی معریفەی ئیسلامیەوە بەو شێوەی شیکردنەوەی بۆ کرد و جای کردەوە بۆ دوو بەش بەشی یەکەم سەوابتە بەشی دووەمیان ئەکرێت دەستکاری بکرێت و وە هەبێت. بەڕێزێ چۆن گزارش لەمە ئەەکەی ئایا یەک هەڵوێستی و یەک گوتاری مسلمانان لە چ چوارچێوەیەکە جێگایە بێتەوە؟ بەناوی خۆی گەورە مهرەبان سەڵات و سەلام لەسەر پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. سوپاس بۆ جەنابەت بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە و خێراتنێکی گەرمی ئەم برا بەڕێزەی میوانت دەکەم انشاءالله. دیارە یەک هەڵوێستی لەگەڵ یەک گوتاری دووشتی زۆر جیاوازن. دەکرێت ئینسان وتارەکانی جیاواز بن چونکە گوتاری بڵین کاتێک دەڵێن گوتار کۆمەڵێک دەرهاوێشتەی هەیە بەڵام هەڵوێست لە هەموو کاتەکاندا ئەگەر قسە لەسەر هەڵوێست بێ مەبەست پێ ئەوە بێ کە مەبادی ئیسلامیەکان پارێزی ئەمە دەچێتە بابەی بازنەی واجب بوون واتە هەموو مسلمانێک لەسەری واجب دەبێت کە جۆرێک لە پاراستن لە هەڵوێستەکانە بکە. بەڵام کاتێک دەڵێن یەک گوتاری لە دنیادا بە تایبەتی لە جیهانی ئەمڕۆ دوای نەمانی خلافەتی ئیسلامی پەرتەوازەیەکی زۆر هەیە لە خیتابی ئیسلامی. اینجا خیتابی ئیسلامی چ بڵێن گوتار چ بڵێن شێوازی ئیشکردن و وەسائلەکان دیارە ئەوە جیاوازێکی زۆر پەیدا بوو لە دوای نەمانی ئەم یەک هەڵوێستە کە کاتی خۆی بە شێوازی لە شێوازەکان ڕێکخرابوو. بەڵام کاتێک دەڵێن یەک هەڵوێستی بێگومانی یەک هەڵوێستی مەبەست پێ ئەوەیە تۆ چۆن بتوانی بەو دینە بەم بەرنامەی ژیانە ژیانێک بۆ ئینسانەکان بەگشتی فەراهەم بکەی و بۆ مسلمانانیش بە تایبەتی فەراهەم بکەی.
ئەمە لە چوارچێوەی کۆمەڵێک هەڵوێزدا خۆی دەبینتەوە، لە چوارچێوەی فەرمان بە چاکەونێکی لە خراپە خۆی دەبێنتەوە، لە چوارچێوەی دامەزراندنی عەدالەی خۆی دەبینتەوە، لە چوارچێوەی ڕێزگرتن لە مرۆڤەکانە خۆی دەبینتەوە کەرەوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە، لە چوارچێوەی ئین الله یەأمر بالعەدل خۆی دەبینتەوە، لە چوارچێوەی تەواوی ئەم حق و ماف و امتیازانەی ئینسانەکان جێی دەبێتەوە. بۆیە هەموو مسلمانان دەبێت لەم بابەتە قەطعیانە ئەمە دەبێت بەڕاستی یەک هەڵوێز بن، نابێ لەوانە خلاف لەسەر عەدالەت هەبێ، خلاف لەسەر یەکسانی هەبێ، نابێ خلاف لەسەر مەبادیەکان هەبێ، نابێ خلاف لەسەر ثەوابت و یعنی بڵین مەبادی ئەسڵەکان هەبێ. بەڵام دەبینێتەوە سەرەوەی خطاب ئایا ئێمە خطابمان هەیە خطابی سیاسی، خطابمان هەیە خطابی داعوی، خطابمان هەیە خطابی کۆمەڵایەتی، خطابمان هەیە تا بەشەکانی تریش، بەڵام دەکرێت نەمێکە بۆ سەرنمێکی تر جیاواز بێت. خطابی دینی ئەمەوێ من هاوکاریت بکەم لەوا دوگە پێ دوانیە بۆ خۆی یەک هەڵوێستی یەک خیتاوی بەرهەمەیەنێ ئەگەر هەڵوێستەکان یەک بوو یەک گوتارە بێ، بەڵام ئەگەر گوتارەکان پرد بوو بۆ خۆیان ئەمە یعنی جۆرێک لە دووریەکی و ناڕوونی هەڵوێست و هەڵوێستی جیاواز بەرهەمەیەنێ. پێ دوانیە یعنی ئەم دوو تێگەیە دوو تێگەیە خو دوو مەفهومی تەواوکاری یەکترن. قسەیەکی جوانە، قسەیەکی جوانە، یەک هەڵوێستی یەک گوتاری بەرهەم دێنە لەبەر چ؟ لەبەرەوە هەڵوێست دەگەڕێتەوە سەر ئەساسی مەبادئ، بەڵام وتار وەسیلەیەکە بۆ گەیشتن بە مەبدەعان. هەر کاتێک تۆ لە مەبادیئەکاندا یەکدەنگ بووی، بۆ نمونە دژی زوڵم ڕاوەستان هەڵوێستە، تۆ دژی زوڵم ڕاوەستای هەموو وتارەکانی کە باز لە زوڵم دەکا پشتگیری ئەم بابەتە دەکا بە وەسیلەیەک لە وەسیلەکان. بۆ نمونە دیفاعکردن لە عەدالەت و لە بەرپاکردنی عەدالەت هەڵوێستە. هەر کاتێک تۆ ئەو هەڵوێستت نوان بە سەحیحی هەمویان یەکدەنگ پشتیان گرت، بێگومان خطابی داعوی و خطابی دینیش پشتگیری ئەم هەڵوێستە دەکا، بێگومان یەکی دەکا. بەڵام لەگەڵ ئەوەشە زۆر جار مەسەڵ لۆ نمونە گەیاندنی پەیام لە ڕووی وتارەوە، زۆر نمونە کەسە نەزعەیەکی سۆفیەت لە جیهانی ئیسلامیە هەبووە، جۆرێک لە خطابیان هەبووە، نزعەیەکی سەلەفیەت هەبووە، جۆرە خطابی هەبووە، نزعەیەکی مەسەلەن پێی دەڵێن وەسەتی هەبووە، جۆرە خطابیان هەبوو. ئەمانە هیچیان دژی یەک نین، دە کۆتاییدا هەموو تەواوکەری یەکن. بەڵام کەی ئەو کاتەی تۆ بتوانی لە قەزایە مەبدەئیەکان یەک هەڵوێست بی، بەتایبەتیش هەندێک جار بەتایبەتی هەڵوێستی سیاسی زیاتر وتارەکان یەک دەخات، چونکە ئەحداسەکان بەتایبەتی ئەگە تەماشا قورئانکەی کاتێک باسی حاکم و محکوم دەکا، باسی زاڵم و مەزلوم دەکا، باسی کۆمەلگا و دەسەڵاتدار دەکا، باسی حەق و باتڵ دەکا، ئەمانە هەمووی دەستنە چێوەی هەڵوێست حەق و باتڵ یەک دەکەی، واتە پشتگیری حەق دەکەی دژی باتڵ دەبی. کاتێک هەڵوێستت لەسەر دژایەتی کردنی زوڵم و پاڵپشتی مەزلومانە، کاتێک تۆ باسی حاکم دەکەی، دیفاع لە حاکمێکی عادل دەکەی، بەڵام پشتگیری لە مەزلومان دەکەی، ئەو بێگومان ئەوانە هەموو وتارەکان وردە وردە ئەگەر تەواو یەکیش نەخادێکی دەخاتەوە، نزیکی دەکاتەوە. بۆیە ئەم یەک هەڵوێستیە لە بابەتە ثەوابیتەکان بێگومان وا لەوە دەکا کە بەڕاستی هەر کۆمەلگاش یەک دەخا، یعنی کۆمەلگاش بە طەبیعەت بە خیتاب بە تەنها حل نابێ، بەڵام کاتێک هەڵوێستێکی سیاسی بە تایبەتی لەسەر مەبادئ یەک دەخەی تەماشا دەکەی کۆمەلگا زۆر لێک نزیکە. هەر کاتێک هەڵوێستەکان کە لەسەر مەبادئەکان پەرتەوازە بوون تەماشا دەکەی کۆمەلگا دابەش بۆ وەکو ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت. پێ دوایە یعنی ئەمانە پێویستیان بە ئیسلاح، زۆر جار قسە لەسەر ئیسلاح یاخو ریفۆرمەکرێ بە بڕوای تۆ هەم لە جیهانی ئیسلامی ئەگەر ئێمە کوردستان بە نموزەجێ وەربگرین. پێ دوایە یعنی ئەم هەڵوێستانەوە گوتارەکەش پێویستی بە جۆرێک لە ئیسلاح و ریفۆرمەیە. زۆر جار قسە لەسەر ئیسلاحی فکری ئیسلامی ئەکرێ، ئێمە لە چوارچێوەی فکر و معریفا قسە لەسەر ئەم بابەتەکەین. پێ دوانێ یعنی ئەمە بۆ خۆی پێویستی بە ئیسلاحەوە کاتی هاتووە، چکە زۆر جار بەهۆی نەبوونی ئیسلاحەکەەوە هەڵە تێگەشتن و ڕای جیاواز دروستە بێت، ڕاجیاوازەکانیش زۆر جار دەرهاویشتە و لێکەوتی خراپی لێکەوێتەوە. بێگومان چ ناوی لێدەنەی مراجعات، چ ناوی لێدەنەی ئیسلاح، هەردووکیان دەتوانین جێی خۆی بکاتەوە لە ئێستادا، چونکە بە ئێمە هەندێک واقعیانە قسە بکەین، یعنی لە جیهانی ئیسلامی و بە سەریحتر ئێمە دوو تەوەڕ هەیە کە بڵین دەتوانین نمونەیە بۆ پەیامی ئیسلامی، جیهەتێکیان کە جیهەتە سیاسیەکەی و جیهەتیان کە خطابی دینیە. خطابی دینی دەتوانین بڵین مامۆستایانی ئاینی بەشێک لەوانەی کە هەڵگری ئەم بابەتەن، ئەمە پێشەنجی ئەم بابەتەن، و خطابە سیاسیەکەش ئەوانەی کە بڵین ئەمڕۆ خطابی سیاسەکەن لە هەردوو لاوە لاوازیەکی زۆرمان پێوە دیارەکەواتە لە هەردوو لاوە پێمانەوە پێویستمان بەوەیە هەم ئیسلاح لە فکری سیاسی بکرێتەوە، هەم ئیسلاح لە خطابی دینی بکرێتەوە، و هەروەها ئیسلاحکردن لە فکری ئیسلامی بە ئێستادا لە هەموو کاتێک زەروریترە. بۆ
چونکە لە جیهانی ئیسلامیدا ئێمە لەبیر نەکەین، یعنی ئەم جیهانی ئیسلامی لە دوای ڕوخانی خلافەت لە سەردەمی لە ساڵی 20ەوە تا ئێستا کۆمەڵێک وەسائل لە جیهانی ئیسلامی پەیڕەو کراوە. ئەم وەسائلانە درێژکراوەی بانگراوندێکی فکری بووینە. اینجا ئەم بانگراوندە فکریانە لەسەر چەند مەدرسەیەکەوە بیناکرانە، ئەم مەدرسانە تەجروبە کراون. اینجا یا سەرکەوتوو بوون یا سەرکەوتوو نەبوون. ئەگەر سەرکەوتوو نەبوون بەڵام تەماشا دەکەی کاریگەری لە ئێستاش ماوە لە کاتێکدا ئەمە بۆ سەدەی 20 بۆ ساڵی 20 باش بوو 1930 1940 دوای تێپەڕی ئێستا گەیشتە 2010. گۆڕانکاری بە ژیان داهاتووە، گۆڕانکاری بە جیهان داهاتووە، عەولەمەوای کردووە، دنیای کردوتە گوندێک. واتە ئەم سیاسەتە، ئەم بیرکردنەوەی، ئەم بوارە فکریە ئەگەر بۆ سەدەیەک و سەردەمێک گونجاو بێ ئێستا پێویستی بە فۆرمێکی تەواو هەیە، نەک بەشێکی، فۆرمێکی تەواو. فۆرمی تەواو لە چی؟ سەرەتا لە فکری ئیسلامی. هەتا ئێستا پێی معلوماتی بەندە هەتا ئێستا تعریف و پێناسەی فکری ئیسلامی دەیان تعریف و پێناسەی بۆ کراوە. هەندێکیان فکری ئیسلامی بە عەقیدە لێک دەدەنەوە، یعنی عەقیدە و ئیمان. هەندێکیان فکری ئیسلامی بە ئایدۆلۆژیا لێ دەدەنەوە، هەندێکیان فکری ئیسلامی بە شێوازێک لە شێوازەکانی سیستەمی حکم لێک دەدەنەوە. لە کاتێکدا ئەمە پێویستی بە داڕشتنێکی زۆر ورد هەیە. اینجا ئەو مەداریس و ئەو بانگراوندە فکریانەی کە هاتوون لەسەر هەموو داعیەکان، لەسەر مامۆستاکان، لەسەر جیهەتە سیاسیەکە کاریگەرێکی زۆریان بەجێشتووە. بەڵام تەماشا دەکەین ئێمە بەڕاستی چەقبەستوویەکمان پێوە دیارە. با واقعی بین. ئەم چەقبەستوویە بۆ چیە؟ ئێمە جورئەت ناکەین ئەو قسەی جەنابەت بکەین، جورئەت ناکەین برێن پێویستمان بە فۆرمەلەکردن هەیە، پێویستمان بە ئیسلاح هەیە. بۆ نمونە هیچ فەقیهێک نەهاتووە لە سەردەمی خۆی فقی نووسی بێتەوە بڵێ ئەوە بۆ دوای خۆمە، بۆ 100 ساڵی دوای خۆمە، بەڵکو بۆ زەمەنی خۆی نووسێتێ. ئێستاش لە نێو ئێمە ناوێرین بڵین کاکە ئێمە پێویستمان بەوەیە بۆ ئەم عەسرە، بۆ ئەم سەردەمەی خەڵکانێک بێت ئەو قورئان و سوننەتەی کە پێشی ئێمە فوقەها ئیستنباطی ئەحکامیان تێدا کردووە، ئەحوالی شەخصیە، بابەتەکانی تری کۆمەڵایەتیە، بابەتی سیاسی ئەمانیان لێ هەڵێنجەوە. وەرە کاکە تۆ شتێ هەڵێنجە ناوێرین وەبرێن لۆ جورئەت ناکەین لەبەرەوە پێمان وایە دیارە ئەوە لە خدلادانی قورئان و سوننەت کاتێکدا نەخێر. ئەمە پێچەوانەیە، ئەگەرە بەو شێوازە بیرکەیەوە پێچەوانەیە. سپاس دکتۆر ئیسماعیل. ئەکرێ ئەمە یعنی ئەمە مامۆساژ تا ڕادەیەک تقریبا هاوڕایە لەگەڵ تواویش هەڵوێست و گوتاری جیا کردەوە، سەوابتەکەشی هین کرد، شرۆڤە کرد و هەروها گوتارەکەشی دەرخست. ئەکرێ ئەمە تەجاوز بکە یعنی بۆ قاڵبی سیاسی زۆر جار، یعنی لە قاڵبی سیاسیە ئەم یەک هەڵوێستی و یەک گوتاری دیسانەوە لە چوارچەوە لە فۆرمە دینەکەەوە تەجاوز بکە بۆ فۆرمە سیاسیەکە. هەرچەند لەوانەیە تۆ قسەشی لەسەر ئیسلاحکردنی فکر هەبێ بە حکمیەوە ئێوە لەو چێڵگەیە ئیشەکەن، ئەکرێ ینی وەڵامی ئەو پرسیارەشم بیتەوە. بەڵام ئەمویست ئەو تەجاوزەوە ئەو جیاوازیم بۆ بینەران ڕوون بکەیتەوە کە ئەمە تەجاوزەکە لە چوارچەوەیەکی ئاینی و دنیابینی و ذهنیەتی ئاینەوە بۆ دنیابینێکی سیاسی و هەڵوێستێکی سیاسی دیاری کراوە. بەڵێ بێگومان هەموو هەڵوێستێکی ئینسان ڕنگدانەوەی فکریەتی، لەبەرەوە ئیسلاحی فکری گرنگترین هەنگاوە کە بنری لە سەردەمی ئێستامانە. من متفقم لەگەڵ دکتۆرە. بەڵام ئەگەر ئێمە بیگوازینەوە بۆ بواری سیاسی، بەڕاستی مامۆستا ئارام ئێمە ئەبێ هەموو بوارێک لە بوارەکانی ژیان لە چوارچەوەی خۆیان سیر بکەین. یعنی ناکرێ ئێمە قسە لەسەر بواری سیاسی بکەین بین تێکەڵی بکەین لەگەڵ مەجالی عەقیدەیە، قسە لەسەر بواری سیاسی بکەین یاخود لەسەر بواری مەسەلەن فکری بکەین بین تێکەڵی بکەین لەگەڵ بواری فقها. ئەبێ هەر یەکێک لەو بوارانە بە مەنطیقی خۆی و بە طبیعت و سروشتی خۆی هەڵسوکەوتی لەگەڵ بکەین. دکتۆر پێت وانێ بۆ خۆی ئەمانەش ئیستینباط کراوە لەوانە دەرهێنراوە، هەر بۆ خۆی مەجالی عەقیدەیە، مەجالی سیرە و تاریخە، مەجالی فقهە، یعنی ئەو بۆ خۆی ئەو مەجالەش پێدوانێت لەوانە دەرهێنراون ئەو مەجالە جیاوازان. بێگومان وایە، بەڵام مەبەستم لە چییە کاڵم لە قاڵبی خۆی یاخود بە مەنطیقی خۆی سەیری بکەین. هەر یەکێک لەو بوارانە بوارێکە کۆمەڵێک پرەنسیپ و بنەمای تایبەتی خۆی هەیە، ئەگەر بەو شێوەیە هەڵسوکەوتی لەگەڵانەکەی غەڵەت ئەەکەیتایە. مەسەلەن تۆ بواری فقه وەرگرەکە بەڕای من لە تاریخی تازەی موسڵمانانە فقه غەترەسەی هەموو بوارەکانی تری کردووە. یعنی ئەوە قسەیە کە ئەبێ بە دەنگی بەرز بوترێ و بە جورئەتیشەوە بوترێ کە ئێمە بواری فقهیمان زاڵ کردووە بەسەر هەموو بوارەکانی ترە لەگەڵ بواری پەروەردەی ئەخلاقی لە ئیسلامە دیسانەوە ئەوەش زاڵ کراوە بەسەر زۆرێک لە بوارەکانی ترە. ئێمە لە کاتێکا سەیری بواری سیاسی ئەەکەین یەکسەر لە منتەڵەقێکی فقهیانەی ئەخلاقیانەوە سەیری سیاست دەکەین. لە کاتێکا سیاست مەیدانێکی سەر بەخۆیە، زانستی تایبەت بەخۆی هەیە، منطق و لۆجیکی ینی هەڵسوکەوتکردنی خۆی جیاوازە. هەر بۆ نمونە مەسەلەن فەقیهێک لە مەجالی خۆیان کە هەڵسوکەوت ئەکا ئەوەی بە نەزەری ئەعتیبار وەریەگرێ بریتیە لە پاراستنی بەها ئاینیەکان و پرەنسیپە
چەسپاوەکانی ئاینی پیرۆزی ئیسلام فەقیهێک وا هەڵسو کەوت ئەکاوە بەو شێوەیەش فتوایە حکمی شەرعی بەیان ئەکا بۆ خەڵکی بەڵام کە توێیتە مەجالی سیاسیە بینی مەجالی سیاسی بریتێ لە مەجالی مەصالح و بەرژەوەندی و چۆنیەتی گەیشتن بە حکم و چۆنیەتی ئیجارەدانی دووەمی وەڵامەکەی تۆ بێکە لە پرسیاریەکەمە وەڵامت دامەوە مەجالە سیاسی بەڵێ هەر ئەوەیە و بە بوارە گۆڕاوەکانە ئەو بوارەیە کە ئێمە ئەبێ وەکو خۆی سەیریکەین ینی ناکرێ ئێمە بە نەزرەی تێگەیشتنی بوارێک لە بوارەکان سەیری بوارەکەی تر بکەین ئەبێ هەموو یەکێک لەو بوارانە جاوە بواری سیاسی ئەمە بنمونەوەرەگرین ئەجینا بواری فکرمان هەیە بواری ئەدەبمان هەیە بواری اقتصادمان هەیە هەر یەکێک لەوانە پێوەر و پێودانگی خۆی هەیە یعنی بۆ ئەوەی تەرکیز لەسەرەوە بکەین تۆ ئەگەر بێت و بێ لە مەجالی سیاسیە بە منطقێکی فقهیانە عقیدیانەی صرف بیر بکەیتەوە ئەو کاتە هەڵوێستێک ئەنوێنی هەڵوێستەکەت لە ڕووی سیاسیەوە هەڵوێستێکی ناتەندروستە هەڵوێستێک کە بۆ مەجالی سیاست نایخوا بۆ نمونە ئەگەر تۆ لە مەجالی سیاسیە بێ بیر لەوە بکەیتەوە بڵێ وەڵام من بۆ نمونە پارتێکی ئیسلامی لەگەڵ پارتێکی تری ئیسلامیە هەردووچیان برای یەکترین عقیدەیان یەکە دینیان یەکە ئەم دوو پارتە ئەبێ لە مەجالی سیاسیشە ندی یەکتری نەبن ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە یان ئەوەتە نابێت دوو پارتی ئیسلامی هەبێ یان کە دوو پارتی ئیسلامی هەبوو وەکو حیزبی سیاسی تۆ ناودنا ئەبێ سیاسیانە هەڵسو کەوت بکە نابێ وەکو دەستگایەکی خێرخوازی وەکو دەستگایەکی بانگەوازکردن بەڵام بەبوورە پێوانیە کاتێک کە سیاسیانە هەڵسو کەوت بکە بەڵام لە چوارچێوی یا لە کام قاڵبە ئایا ئەو قاڵبە و چوارچێوە بەها ئەخلاقی کە دینەکەی پێی بەخشوە نابێت لەوا بێ لەوانەیە ئێستا هەڵەکە زۆر جار لەوایە تێگەشتێکی سیاسی هەیە جیاوازە لە تێگەشتێکی تر هەیە بۆعدێکی عقایدی پێ بەخشی ینی هەڵوێستێکی سیاسی تۆ جیاواز بێ لەوانەیە دە یەکسەر ئەتخاتە دەرەوەی دین و تێکدانی ڕیزی مسلمان و تەفرەقە و یعنی ئەم جۆرە لە تەسمیانە ئەبڕێ بەسەریە ئایا هەم ئەمە بەم دیوە ئەوان بە دیوەکەی تریاکە بێت لە چوارچەوە شەرعیەکە هەڵسو کەوتکە و مامەڵەکە هەر بۆ خۆیان نابێ ئەم دوانە وجودیان هەبێت خۆی ئەوەیە بزەبت ئەوەی کە ئەبێ ڕاز بکرێتەوە ئەوەیە یعنی کە تۆ وتت من لە مەجای سیاسەتە ئیش ئەەکەم من حیزبێکی سیاسیم بەڕاستی ئەبێ حیزبی سیاسی بی نابێت دەستگای خێرخوازی و مؤسسەی بانکخوازی و فڵان و فیساربی بۆ نمونە ئەوەی کە نمونەی کە هێنامەوە مەسەلەن تۆ وەکو بانکخوازێک وەکو ئینسانێکی مسلمان کاتێک کە هەڵوێستێکی مسلمانانە لە ڕووی ئەخلاقیەوە ئەبێ لەگەڵ هەموو کەسێکی مسلمان ئەوێ ڕازگۆبی بەڵام کە تۆ یتە مەجای سیاسیەوە سەیرەکەی کۆمەڵک مەصالح هەیە پێویستی بەوەیە کە تۆ ئیش لە مەجالە سیاسیەکەیە بکەی ئەو منطقە لۆجیکیە ئەخلاقیە داعەویە جێبەجێ نەکەی ئەوە ناگەێنێ کە تۆ لە قاڵبی دین بچیتە دەرەوە نە تۆ هەمان ئەو باگراوندە ئیسلامیەت هەر هەیە مەفاهیمە ئیسلامیەکانت هەمووی مەفاهیمە سیاسیەکانت ببوورە لە باگراوند و منتەڵەقە ئیسلامیەکەتەوە وەرئەگیرێ بەڵام تۆ ناکرێ مەجالی سیاست فراوانکە یعنی فەرامۆش بەڵام ئەبێ خۆ لەوەی کە هەر دیسانەوە ڕۆم بۆ بەشی یەکەمی ئەمجارە وەڵامەکەی پرسیاریەکەی من دیسانەوە ئەبێت لە سەوابیتەکانە ئەمانە دەستکاری نەکرێن و ئەوانە ئەسڵن دەستیان لێ نەدرێت بێگومان ئەوەی کە پێیانی ئیجتیهادات و ئەوەی کە سەوابیتە ئەوە جیاوازە شتێکی ترە یعنی ئەکرێتەوە لەگەڵ دوو پارتی ئیسلامی بەیەکەوە جەماعەت بکەن بەیەکەوە بە ڕۆژوون بەیەکەوە ئیفطار بکەن ئەوە سەوابیتە بەڵام کە تۆ چوویتە هۆڵی پەرلەمانەوە ئەکرێت جیاوازبی لەگەڵ یەکتریە لەبەر ئەوەی بیرکردنەوەی تۆ من ئەگەڕێمەوە جارێکتر بۆ ئەوەی کاڵم ئەبێ لە مەجالی سیاسیان مەقاصدی شەریعە لەبەرچاو بگیرێ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ مەفهومێکت هەیە بریتە لە تحقیقی عەدالەت ئەو عەدالەتە چۆن تحقیق ئەەکەی خۆ ڕاستە عەدالەت لە سەوابیتی ئیسلامە وەکو مامۆستا ئاماژەی پێکرد بەس قەیناکە لێکدانەوەی من بۆ تحقیقی ئەو عەدالەتە لەگەڵ لێکدانەوەی تۆ بۆ تحقیقی ئەو عەدالەتە لەوانێ جیاواز بێ ئەمە جەوهەردایەکە بەڵێ ئەبێ ئەو مافە بین بە یەکتری ئەبێ ئەو مافە بین بە یەکتری کە تۆ چۆن ئەڕوانی بۆ عەدالەت کە چۆن ئەڕوانی بۆ ڕوبەڕووبوونەوەی زوڵم منیش چۆن بۆی ئەڕوانم لەبەرەوە ناکرێ ئێمە لە مەجالی سیاسەتە کە من لەگەڵ تۆیا جیاواز بووم من تۆ بکەمە دەرەوە لە بواری عەقیدا و یەکسەر بنێرم بۆ جەهەنەم و خۆم بچم تا چەند فکری ئیسلامیان مەعریفەی ئیسلامی لەسەر ئەمەوە ساوە بەڕاستی یعنی ئەمە گرفتێکی گەورەی ناو مسلمانان هەروەکو دکتۆر ئیدریس ئاماژەی پێکرد بەداخەوە ئەگەر ئەمە بەرینە قاڵبی چوارچەوەی بڵێن ریفۆرمی فکریشەوە ئەمڕۆ مسلمانان لە هەموو کاتێک زیاتر پێویستیان بە بڕوای تۆ دکتۆر یعنی ئەمە بۆ خۆی تێنەگەیشت نییە لەو چوارچەوە فکری کە هەیەەوە ئەو دنیابینەی کە هەیە زۆر جار بە هەردوو دیوەکە و پێشتر هێمان بۆ کرد جۆرێک لە تێکەڵکردن هەیە لە سەوابیتەکان و لەگەڵ ئیجتیهاداتە جیاوازەکان بێگومان ئێمە لەم سەردەمەی تازەیە گەورەترین معاناتمان ئەوەیە کە ئێمە لە تاریخ و لە توراس و مێژووی ئیسلامی تێنەگەیشتوین حاڵی نەبووین
کاکە ئێمە لە سەردەمی ئەسحابە کە جیلی زێڕینی دوای پێغەمبەرن صلی الله عليه وسلم ئیجتیهادی سیاسی جیاواز دروست بوو کاکە شەڕ لە سەردەمی ئیمامی عەلی لە بینی عەلی و معاویە لەسەر چی دروست بووە تۆ ئێستا هەر مسلمانێکی بە ویژدان هەر مسلمانێکی خاوەن عەقیدەیەکی پاک و دامەزرا و ئەتوانێ بڵێ ئیمامی عەلی ئەچێتە جەهەنەم و یاخود معاویە یاخودەوەی کە لەم بەرەیە کوژراوە یاخۆ مسلمانان ئەم سەردەمە جیاوازەکەیان نەگەیشتۆتە ئاستی کوشتنی یەکتری کاکە سەحابە گەیشتۆتە ئاستی کوشتنی یەکتری بۆ ئێمەوە تەقەبوڵ نەکەین وەکو ڕووداوێکی تاریخی باشە هەر ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمێ دەست بگرن بە سنەتی من و سنەتی الخلفاء الراشدين المهديين من بعدي يا باشا خلفاء الراشدين خو إمامي علي وإمامي عثمان شي تيابوا تو ئەکرێستا معاویە بکەیتە دەرەوەی هاوکێشەکە بڵێ ئەوەی لەگەڵ معاویە بۆ ئەوەی کە دژی ئیمامی عەلی شەڕی کردو لەو کاتەیە کوژرا یعنی ئەوە شەهید نییە ئەوە ئەسحابی پێغەمبەر نییە ئەوە چێتە جەهەنەمەوە ئەوە بۆیە ئەبێ ئەو مەفهومە ڕاست بکرێتەوە لە لای ئێمە ئەکرێ ئێمە لە مەجالی سیاست لەو مەجالەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی فەرموویەتی ئەنتم ئەعلەم بئوموری دونیاکم سیاست بریتیە لە تەدبیری ژیانی ڕۆژانەی ئەم خەڵکە لەسەر ئەو واقعی کە تایە ئەژین لەبەر ئەوە زۆر ئاساییە کە حیزبێکی ئیسلامی و دەی حیزبی ئیسلامی جیاواز لە یەکتری و لە بیرکردنەوە و لە معالەجەی سیاسی جیاواز هەبێ و یەک هەڵوێستیش نەبن زۆر جار. سپاس دکتۆر ئەچمەوە لای دکتۆری دریس دکتۆر کەواتە نەبوونی یەک هەڵوێستی سیاسی ناکاتە شەخکردن یاخود لەتکردنی سەوابیتەکان کە بریتێ لە سەوابیتە شەرعی و دینیەکەمە دوو تێگەیشتن و دوو بیرکردنەوە و دنیابینی جیاوازن بەڵام بە هەمان بەها و بە هەمان نۆرم و بە هەمان ئەخلاقیاتی تایبەتی خۆیەوە کە لەسەری بنیاد نراوە. بەڵێ دیارە بێگومان یانی وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد تێکەڵیەکی زۆر هەیە لە نێوان هەندێک ثەوابت و لەگەڵ هەندێک متەغەیرات و تێکەڵێکی زۆر هەیە لە نێوان کاری سیاسی لەگەڵ فکری سیاسی و تێکەڵێکی زۆر هەیە لە نێوان کاری سیاسی و کاری داعاوی ئەمانە دەبێ هەمویان جیا بکرێنەوە گەر جیا نەکرێنەوە بم حاڵەتەی کە ئێستا هەین چارەسەری ئەم بابەتەمان بۆ ناکری بۆ نمونە قەزەیەکمانێ پێی دەڵێن فکری سیاسی ئەوی تریشمان پێی دەڵێن عملی سیاسی عملی سیاسی ئەو کەسەیە کە بە عملی سیاست دەکا فکری سیاسی ئەو بنچینە و بنەمام سیستەمەیە کە باسی سیستەمێکی سیاسی دەکەم ئەم تێکەڵیە کاتێک بڵین ئەوە دەکرێت لەگەڵ یەک تێکەڵ دەکرێت چمان بۆ دروست دەبێت لەولایە ئەو خەتەی کە پێی دەڵێن عملیەکی داعاوی دەیەوێت بە ئاراستەی داعوا بە تێڕوانی داعوا بە بنەماکانی داعوا بە مەفاهیمی داعوا ئیشی سیاست بکە کە ئەم دووشتە قەت مستەحیلە ئەو کەسەی کە سیاسیەکەیە بەڕاستی وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێکردی یعنی سیاست کردن بۆیە لە هەموو قورئاندا بگەڕێ دلیلێکی قەطعی و دەلالە و قەطعی و الورود نییە باسی شێوازێکی تایبەتی سیاستکردن کە ئیلزامت بکە بۆ بەڵکو قاعیدەکان قاعیدەی عامن مەفاهیمەکان مەفاهیمی عامن بۆ نمونە کە باسی عەدالەت دەکە خوای تەعالە فەرمان دەکە بەوەی کە تۆ عادل بی عەدالەت بەشێکی گەورەی لە سیاستکردن بۆ نمونە باسی حەق و ماف و تایبەتمەندیەکانی مرۆڤەکان دەکا بە گشتی ئەمانە ممارەسەی عملیەی سیاسین بەڵام بە گشتی قاعدەی عام وهكذا کاتێک ئەو دوای تێکەڵ دەکەی نا دعوەکە سەرکەوتو دەبی نا سیاسەتەکە ئەوەش ناگەینی معنای وەرە تو دعوە سیاست لێکەوە خۆی هەر عینی سیاسیەکی ئیسلامی کە لە پەرلەمان بڕیار دەدا عەدالەت بەرجەستە دەکا ئەوە بۆ خۆی گەورەترین دعوەیە بەڵام ناوی سیاسەتە اینجا ئەوە دەچێتە بازنەی تەخەسوسات لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام هەموو ئەوانە تەماشاکە تەخەسوسی تایبەت هەیە لەوانەیە ئێستا بینەرێکە و پرسیارە بکا بڵێ هەموو ئەم بۆ خۆی عەمەلیە سیاسیەکە لە پێناوی خزمەتکردنی داعوا و بانگەوازەکە نییە بە فۆرم و بە ڕێگا و بە شێوازی جیاواز ئەوە ئەگەر تۆزێک زیاتر بۆ بینەران ڕوون بکەیتەوە سپاس دەکەین. طبعا هیچ گومانی تێدا نیە من قسەیەک دەکەم پێم خۆشە ینی باش بینەرانیش باش جێی بگرن ئەوش ئەوەیە ئەوەندەی سیاست و حکم و دەسەڵات دەتوانی سیما و پەیامی ئیسلامی بگەینی ئەوەندەی بانخواز ناتوانانی بگەینی بانخواز لە چوارچێوەی محاضرات و واعظە بەڵام حکم و دەسەڵات و سیاست لە چوارچێوەی سیستەمێکە سیستەم کە ڕێکخرا کۆمەلگا هەموو ڕێک دەکەوێت بۆیە کاتێک سەرکردەیەک لە جیهانی ئیسلامی ئەمڕۆ بەسەر دەکەوی دەگاتە حکم بە یەک قەرار
هەموو ژیانی ئینسانەکان بەرجەستە دەکا و دەیان خاتە ناو بازنەی عەدالەتە، بەڵام بە هەزاران وتار ناتوانێەوە بکە. کەواتە ئەم سیستەمە، ئەم سیاستکردنا ئەگە سیاستکردنێکی ڕاست و دروست بێ، گەورەترین خزمەتی داوایە و گەورەترین مەجالە بۆ تەواوی داعی و دوعات لە بۆ خەڵکی. بەڵام ئەوەیە من دەمێ باسی بکەم لێرەدا ئەوەیە کە ئێمە کاتێک باسی خیتابی تەوحیدی خیتاب دەکەین لەگەر باسی مەسەلەی سیاست دەکەین. سیاست دەبێ ئێمە دوشتی لە سیاست لێکەینەوە. هەندێک شتەیە پێی دەڵێن ثەوابت، بەڵام لەوانەیە پارتێکی سیاسی بتوانی دیفاع لەو ثەوابتە بکە، نابێت لەوێدا لە قەزیە سابتەکە بەبێ توانە. طبعا خوا دەفەرمێ واتقوا الله ما استطعت لا يكلف الله نفسا إلا وسعها. بەپێی ئیستطاع دەبێت دیفاع لەو مەبادی ئەبکە، نابێت لە چوارچێوەی مەصالح و مەفاسد ئەوەی ببینتەوە مادەم ثابتە، بەڵام لە چوارچێوەی ئیستطاع دیفاعی لێ بکات. بەڵام ئەو کاتەش دەمینێتەوە سەپێوەری ئەوەی کە من ڕأى منكم منكرا فليغير بيده هەتا دوای ئەوە بلیسان ئەوجا بقلب، کەواتە دیسان دەچێتەوە چوارچێوەیەوە. بەڵام کاتێک ئەو دوو شتەی تێکەڵ دەکەی، سیاست و عملی سیاسی لەگەڵ کاری دعاوی، هەردووچیان دەستی یەک دەگرن، ناتوانن نە دعوا بچێتە پێش نە سیاسەتیش. بۆ معنای چی ئەموردەکاری؟ ئەموردەکاری ئەوەیە سیاست یعنی دەوڵەتداری، سیاست یعنی پەرلەمان، سیاست یعنی انتخابات، سیاست واتە دیبلۆماسیەت، واتە حیوار، واتە مصالح، واتە مەفاسد، واتە مەقاسید، واتە پێوەر، واتە هاوسەنجی، واتە ئیستطاعە. ئەم هەمووە پێویست ناکات تۆ لە بواری داوا ئەو شتانە بەکاربینی، چونکە داوا پێویستی بەوە نییە. بەڵام ئەوانە مەدوو جەزرێکی زۆری تێدایە، بەرزونزمێکی زۆری تێدایە، حیوارێکی زۆری تێدایە. ئەو کەسەی لە مزگەوت دانیشتووە کۆمەڵە خەڵکی لە دەوروبەریەتی، ئەو خەڵکۆ هەموو ملتەزیمە بەویستی خۆی هاتووە لەوێ عیبادەت دەکا لەگەرت و هاوڕایە. بەڵام ئەو کەسەی کە سیاست دەکا لەگەڵ دنیا تێکەڵە، علاقاتی خارجی هەیە، علاقاتی داخلی هەیە، لەگەڵ دیانەتەکان دەبی تەحمل بکە، لەگەڵ ئەحزاب دەبی تەحمل بکە، لەگەڵ سیستەمی نوێ دەبی تەحمل بکە، لەگەڵ ئەو قوانینانەی کە هەنە تەحمل بکە. لەگەڵ هەموو ئەوانە پێویستی بە کۆمەڵێک لە ئیجتیهادات هەیە، پێویستی بەوە بە بیرکردنەوەکەیە لە پێوەری ئەم پێوەرە فراوانەی قورئان لەگەڵ سنە، لەگەڵ قەواعیدی فقهی، لەگەڵ ئەم توراثە ئیسلامی کە بوونی هەر هەڵوێستێکی سیاسی، کەواتە نەسێکی قەطعی نییە چوارچێوەکی بۆ دابنێ. دکتۆر کەواتە بوونی هەر هەڵوێستێکی سیاسی جیاواز بۆ نمونە ئێمە ئەگەر پارتە ئیسلامیەکانی کوردستان بە نمونە وەربگرین، ئەمە حاڵەتێکی طبیعی و ئاساییەوە ئەچێتە قاڵبی ئەوەی کە ئیجتیهاداتی سیاسی جیاواز ئەم جۆرە لێکەوتەی بەرهەمێناوە کە بۆ خۆی هەرکەس بۆ خۆی خاوەنی ئیجتیهاد و دنیابینی خۆیەتی ئەکرێت چۆن سیاست بکەوە لە سیاستکردن و لە بەڕێوەبردن و لە تێکەڵبوونی هەر هاوپەیمانێتێک بڕوانێک کە بێ بەشداری بکە یاخود بۆ خۆی سەربەخۆ بێ. کەواتە ئەمە بۆ خۆی جیاوازە و بۆ خۆی حاڵەتێکی طبیعی و حاڵەتێکی ئاساییشە ناکرێ، یعنی لە چوارچێوەیەکی ئاینیەوە دوو دنیای ڕەش و دنیای سپیا باش و خراپی بۆ دروست بکرێت. بێگومان طبعا مەسەلەی تەحالوفات لەگەڵ بەرامبەر و هەروە مەسەلەی ئەوەی کە ئەحزابی ئیسلامی و پارتی سیاسی ئیسلامی چەند جۆریان هەیە یا چەند نەوعیانەیە، ئەمانە هەمویان کاتێک لێک جیان لەسەر ئەوە لێک جیانین کە برانین، لەسەرەوە لێک جیانین کە ئیمانیان بخوانیە، لەسەرەوە جیانین کە ئیمانیان بە ڕوکنەکانی ئیمان نییە، نەخێر لەسەرەوە ڕێک جیاوازن لەبەرەوە وەسیلەکانیان بۆ گەیشتن بە ئامانجەکە کە ئامانجی هەردووچیان یەکە، ئامانجی هەرچەند حیزبی ئیسلامی هەیە، ئامانجیان ئەوەیە گەیشتن بە حکمێکی خواییە، گەیشتن بە حکمێکی عەدالەتە، لە ئامانجدا یەکن بەڵام لە وەسیلەدا جیاوازن. ئەم وەسیلە جیاوازە شتێکی زۆر نۆرمەڵی ئیسلامیە، شتێکی زۆر نۆرمەلی تاریخی ئیسلامیە لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام هەتا ئەمڕۆ. دوای شتێک هەیە لەوە شتێکەڵ کراوە، هەرچەندە ئەمە لەوانەیە لە بەرنامەکە کەمێک نازەم لا دەدەینیان نە، ئەویش ئەوەیە یەک لستی لەگەر یەک تەوحید. ئەم دوو شتە زۆر جیاوازن، یعنی یەکریزی نەسی قورئانە، یەکریزی واجبێکی ئیسلامیە، واعتصموا بحبل الله فەرمانێکی خوایە. بەڵام یەکلستی ئەمە ممارەسەیەکی عەمەلی سیاسیە، دەکرێت لە سەردەمێکە تۆ یەکلست بی مادام مەصالحی موسڵمانان لەوەیدایە، و لە سەردەمێکە یەکلست نەبی مادام مەصالحی موسڵمانان لەوەیدایە. چونکە لە کاتێکدا لەوانەیە تۆ بە یەکلستی قازانج بە بەرژەوەندیەکانی موسڵمانان بگەینی، ئەو کاتە دەبێت تۆ بیکەی. جاری واشەیە بە پێچەوانەوە ئەگەر چەند لستێک بی قازانجەکە لەو موسڵمانان دەبێت چەند لستەکە بی ئەو کاتە، چونکە بە مەذاهیبی ئیسلامیمان هەیە بە جیاواز. ڕاستە ناکرێ ئەو دووە بکێ قیاس، بەڵام
هل كوتايدا أو دو حزب إسلامي أم بينت حزب إسلامي كهن لسر أساسي تزياوزن هيت يشان بنما كاني آين إيمان ردنا كنون هيت يشان لسر إنما الإخوة اختلاف النية هيت يشان لسر آمانزو أهداف اختلاف النية بلام لسر وسيلة أجر تو بي بالريار بدي دبي وسيلة جيكي كواتا دبي عقل إنسان كان داخي وهمو أو آياتاني كلا قرآن دا مزالي بو إنسان كان دا هشتو بي اجتهادي تذهبك دبي أو آياتانيش تعطيل بكري سنك لكوتاي دا اجتهادي من لقل زنابت هر دنيا طبيعتي زياوازة الرنق كان زياوازة شيواز زياوازة عقلية زياوازة علم توانا معرفي زياوازة بيركرنو كان زياوازة همو أوانا لكوتاي دا هولدان بو قيشن بأمان زيق لشيت شواتشوي تسندان وسيلة أم وسيلة كتجاوزن أما طبيعتي شيء سرشتي بشرية. سباس دكتور إسماعيل رونكرنوي شيء وردي يا دكتور إدريس يعني أو اجتهادات السياسية كبتايبتي إما بون من نموني بارتي إسلامية كان أنا ولا كردستان أو قشت سر أوي كبون من أجر هلويستا قولا كان يا هلويستا بنشينيا كان كدسكاري ناكري أكري أما يقبل أما مبدأ برنسيبي قرآنية أما لا يشيك لا بنما أساسي كان أيني بيروزي إسلام كا يكهلو يسوع يقدنيو إنما المؤمنون إخوة أبي أما بباريسرت حاشيشي جورها أبي أما بباريسه كبريتي لا موقفها الوست بلام جوري دوميان كأكري أما ليستي جواز به وهالوستي سياسي جواز به أما يعني حالتي طبيعي ونورمالة أكري ببي برجواندي كان جرين جوية هبو هموی عنده أجارك وخوتي ما تبو كرد لا أصلك لا ثوابتك بقرينا وسر أويك جوهر شيء يك بيامي دياري كلا ويك لجوهر ده همو يك بريتيا لويك تحقيق عدالة بيت أما حالتي شيء أسائية بله نك أسائية هلا أسائيش أسائي ترى أو من بيشتر أما جنبه كرد أما بزور بلا ما نوع أسائي بيتشون كلام يجول تراثي إسلامية أما حالتي لبابة من زور بوا يعني هر لا جیاوازی بیرکردنەوەی سیاسی هەر لە جیاوازی وەرگرتنی هەڵوێست تەنانەت يعني خلافەتی ئیسلامی هەبوو خۆ سوڵتەی ئیسلامی بووە والیەک لەگەڵ والیەکی ترا بۆ چوونی جیاواز بووە لە ضمنی یەک دەوڵەتە کە دەوڵەت و خلافەتی ئیسلامی بووە بەو شێوەیە تحقیقی عەدالەتی کرد و ئەمیان بە شێوەیەکی تر کردوێتی ئەمیان هەڵوێستی سیاسی بە شێوەیەک دەربڕیەوە چونکە بۆ مامۆستا ئارەم بیرمان نەچێ یعنی ئەو واقعی کە ئەو کەسەتیای ئەژی واقعێکی جیاوازە لەگەڵ ئەوەی کە کەسێکی ترتیای ژیاوە مەسەلەن والیەک لە سەردەمەکانە لە عێراق حکمی کردو یەکێکی تر لە میسر بووە یەکێکی تر لە خوراسان بووە پێک هاتە بەشەریەکە کولتوری ئەو خەڵکە جیاواز بووە لەگەڵ یەکتریە لەبەر ئەوە لە ضمنی یەک دەوڵەتی ئیسلامیشە لە چوارچێوەی چەتری خلافەتی ئیسلامیشە بە شێوەی جیاواز هەڵسوکەوتیان کردووە جا چ جای بگا بەوەی کە ئێستا خلافەتی ئیسلامی نییە و ئەحزابە ئیسلامیەکان ئارێ بگەن بە دەسەڵات و بۆ بەڕێوەبردننی وڵات بەشداری بکەن ئەوە هەر شتێکی زۆر نۆرماڵ و ئاساییە ئەمەش ناچێتە سەر دەوڵەمەندی توراسی ئیسلامی بۆ خۆی بۆ نمونە کە تۆ کاتێک قسە لەسەر مەدرسە فکری و فقهی و مەذهبیەکانەکەی کۆمەڵە مەداریسی جیاوازمانێ لە عێراقا مەدرسەی ئەهلی ڕەئیە و ڕەئی جیاواز لەبەر چی لە سەردەمی عەباسیەکانە کۆمەڵێ خەڵکی جیاواز کە دێنە شاری بەغداد هەر یەکە و لە شوێنێکەوە هەر عادات و تەقالید و نەریتی تایبەتی خۆیە ئەمە بۆ خۆی ڕێی جیاوازی بۆ دروستە ینی مقەیەد بوون بە کۆمەڵێ دەقی کۆنکرێتی یاخود کۆمەڵێ بۆ چوونی کۆنکرێتیەوە ئەمە لەمە تەجاوزەکە دەچێت ناو ڕێی جیاوازەوە ئەمەش بۆ خۆی ناچێتە ئەو قاڵبەوە بڵێن مەداریسی فکری مەذهبی فقهی ئەمە جیاوازمانەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە و حاڵەتی طبیعیش بووە بێگومان یعنی هەر ئەوە زیندوێتی ئیسلامی ڕاگرتووە یعنی کە 1400 ساڵ ئیسلام توانیوێتی بمێنێتەوە لە حکم و دەسەڵاتە تا ساڵی 1920ەکان کە خلافەتی ئیسلامی لە 1970 یعنی بە تەواوەتی ئەو خلافەتە نەما تۆ 14 سەدا ئاینی پیرۆزی ئیسلام وەکو ئاینی دەوڵەت خەڵکەکەی وەکو هەڵگری ئیسلام دەوڵەتداریان کردووە جا ئەگەر ئەو لە قاڵبدانە ڕێەکەی کە ئێستا خەڵک بیری لێکاتەوە ئاوا بووە خۆ هەر لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم 40-50 ساڵ ئەو حکومە بڕی نەئەکرد کەواتە مانەوەی ئەو حکومە بریتیە لە دابەزاندنی یعنی ئێمە وەکو بەشەر وەکو ئینسان ئیشمان چیە لە هەموو بوارەکانە فەقیه لە بواری خۆیان مفەکر لە بواری خۆیان مەسەلەن سیاسی بریتیە لە دابەزاندنی نصوصی شریعەت بە واقع نصوصی شریعەت کە بریتیە لە قورئان و سونەی صحیح ئەم دوو سەرچاوەیە ئەم دوو مەزدەرە هیچ کاتێک گۆڕانکاریان تیان ناکرێت بەڵام ئەوە ئێمەین
چۆن لەو نەسانە تێ بەڵام ئەم بوارانە زۆر گرنگە شتێکی بیرخستمەوە دکتۆرانی پێدوانیە بۆ خۆی ئەوانەی کە خاوەنی فکر و دنیابینی جیاوازن و دنیابینیی قوڵترن لە ئەنجامی تێڕامان و خوێندنەوە و دراسە و شرۆڤەکردن پێدوانی حەق ئەمانە بۆ خۆی ڕوئیابن بە سیاسیەکان بۆی نەکەونە هەڵەوەوانیش زۆر جار لە کاتی مەواقیفێکی سیاسیە سیرەکەی بەداخەوە ئێستا بەهۆی دنیای فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتی جیاوازەکان دنیا پڕەکرێت لە بەریەکەوتن و لە یەکدان و تەشیر و سوکایەتیکردنوێک پێدوانی ئەمەش بۆ خۆی نەبوونی یاخود غیابی ئەو جۆرە دنیابینە فکرەیەکە ئەوانەی کە لە دنیای فکراییشەکان و فەقیهەکانن و خوێنەوارەکان ناتوان وەکو پێویست و بوارەکانت جیا کردەوە ڕوئیا بدەن بە سیاسیەکان تاوەکو نەکەونە هەڵەوە. بەڕاستی زۆر گرنگە من زۆر دەمێکە پێشنیاری ئەوەم هەیە زۆر دەمێکە لە هەر شوێنێکە بوو بم قسەم کردو لەسەر ئەوەی کە ئەم حیزبە ئیسلامیانەی کوردستانی خۆمان پێویستیان بە خەڵکێکی نوخبە هەیە لە دەرەوەی چوارچێوە حیزبەکەی خۆیان کە لە پشتیانەوە ڕوئیان پێ بەڵێ پێویستیان بەوە هەیە کە کاکە ئێمە لە دنیای دەرەوەش ئاگەر سیرکەین وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا کە سیاست ئەکا لە دنیای خۆەوە بەرهەمی سیاسەتی تەنایە کەس ڕوئیا یەک کەس نییە چەندین مەراکزی بەحسیان هەیە ئەم مەرکەزانە هەریەکی لە بواری خۆیان توێژینەوە ئەکا نەتیجەکەی ئەیە بە شوێنی دەسەڵات مرکزی قرار ئیتر ئەو مرکزی قرارش بای ئەوە تێڕوانینی هەیە کە کام ڕێگەیە بگرێتە بەر و جاری وا هەیە تەرحێک لەوانەیە 4-5 ساڵدا بنرێ لەسەر مێزێکە بەڵام دوای ئەو 4-5 ساڵە ئەنجابینی ئەو تەرحە چارێکتر زیندووە کرێتەوە یعنی نخبەی ڕۆشنبیر نخبەی مسەقف لە هەموو بوارەکانە پێویستە ببنە بۆردی ئەکادمی ئەم جۆرە پارتە ئیسلامیانە ڕوئیان پێ ببەخشن ینی بۆ ئەوەی تۆ لە بوارێک لە بوارەکانە کە مەجالت نییە کە سەر قاڵە نەکەویتە هەڵەیەکەوە کۆی کە جنابت وتت یعنی پێویست بەوەیە کە خەڵکێک هەیە لە دەرەوە تەغزیێوانی ئەماشە چینەوە سەر ئەو بۆچوونەی دکتۆر ئیدریس کە باسی ئەوەی کردوتی یعنی ئێستا لە هەموو کار مسلمانان پێویستیان بە ریفۆرمی فکریە یعنی ئەمەش بۆ خۆی غیابی بوونی ریفۆرمی فکریە کە ئەو کەسانی ئەهلی فکر و ئەهلی قەڵەم و ئەهلی دنیابینی جیاوازن و تەجاری بە جیاوازەکانی حکومی سیاسی و دەسەڵاتەکانی ڕابردوو و بەڕێوەبردنیان خوێندۆتەوە و تا ڕادەیەک تەجربەکانیان خستۆتە بەردەم شرۆڤە ئەمە بۆ خۆی وجودی نییە بۆیە ئێستا سیاسیەکان زۆر جارەکەونە هەڵەوە و زۆرجار لێدوان و لێکەوتەی بەداخەوە یعنی نەخوازراویشی لێگومان ینی تەنانەت قسەکردن لەسەر فکری ئیسلامی لە کوردستانە لای خۆمان زۆر تازەیە یعنی پێشتر قسەکردن لەسەر فکر وەکو جۆرێک لە بڤەوا بوو لەبەرەوەی خەڵک پێی وا بوو باسکردنی فکر و لێکدانەوەی بابەتەکان بە شێوەیەکی فکری دەرچوونە لە نصوصی شەرعی و دەرچوونە لە دین و فکر بە کوفر لێکە بێگومان یعنی ئەوە شتێکی زۆر تازەیە ئێمە لە مەجای خۆمانەکە لە سنتەری مەسەلەن سنتەری فکریمان هەیە بۆ توێژینەوە مەسەلەن دکتۆر لە لای خۆیەوە لە چەندین شوێنە ئیش لەسەر مەسەلانەکەن ئێمە ئازانین معاناتی بواری فکری لە کوردستانە بە تایبەتی فکری ئیسلامی چۆنە ئەوە پێویستی بە قسەی زۆرتر هەیە تەبعاً لەسەری بکرێت. سپاس دکتۆر ئیدریس ئێوە ماوەیەکی زۆریش تەنانە کارتان لەسەر ئەوە کە لەوانەیە من مەجای بەرنامەکەم ئەوە نەی نەمابێ بەڵام کارتان لەسەر لێک نزیکردنەوەی تا ڕادەیەک ئیسلامیەکانیش کرد لە کوردستانە بۆ یەک هەڵوێستی و یەکلیسی جەنابیش ینی کارکتەرێکی دیار وە بکەرێکی دیاروی لە ئیشکردن لەو مەجارەدا یعنی بە بڕوای تۆ بۆ خۆی غیابی وەکو پرسیارەی لە بەڕێز دکتۆر ئیسماعیلم کرد غیابی فکر و نەبوونی ڕوئیاکە لەلایەن خەڵکانێکی خاوەن ڕێیەوە خاوەن فکرەوە بە سیاسیەکان بۆ خۆی ئەمە کێشەکەی دروست نەکردوە لێرەدا کە زۆر جار ئێوەش کەوتبوونە ئەوەی کە پەلەی ئەوەتان بوو کە ئەمە تەنانە وای لێ بکرێت کە بکرێت بە عەقڵێت و بە زیهنیەت بە بیرکردنەوە بە کەلتور لە لای ئیسلامیەکان تاوەکو بیر لەوە بکەنەوە هەڵوێستێکی گەورە یاخود وێنە گەورەکە ببینین نەک ئەوەی کە بە جیاوازی هەڵوێستەوە بچنە ناو ساحەی سیاسیەوە یعنی کاتی ئەوە نەهاتووە کە بۆ خۆی ئەوانەی کە ئەهلی فکر و ئەهلی قەڵەم و ئەهلی لێکدانەوەن بۆ خۆیان ڕوئیابن بە سیاسیەکان. طبعا ئەو بابەتی کە جەنابەت ئاماژەت پێ کرد چەند عامل و هۆکارێکی هەن بەڕای من هۆکارێکی ڕئیسی لەوانە ئەوەیە کە کاتێک تۆ پرۆژەیەک تەڕح دەکەی بۆ ئەوەی کە پارتە ئیسلامیەکان لێک نزیک بنەوە یعنی عوامیلی بە قووەت و ئاسانتر هەیە بۆی ئەوان لێک زیندون هەتا ئەلمانیەکان چونکە ئەلمانیەکان لە کۆتاییدا لە ئامانج یەکنین یعنی
لە ئەهدافی ژێگنین بەڵام ئیسلامیەکان بێگومان هەمویان لە ئەهداف یەکن بۆیە لێک نزیکبوونەوەی ئیسلامیەکان بەڕای بەندە زۆر ئاسانە ئەگەر ئەم کۆمەڕە عەڵقەڵەیە لاب بدی یەک لەو گرفتانەی کە لێ ناگەڕێ ئەو مەسەلەیە ئەو بکە بەڕاستی هەتا ئێستا شێواز و بڵین ئالیەتی لێک نزیکبوونەوەکە زۆر ڕوون نەبوو یعنی ڕوئیەکە زۆر ڕوون نەبوو کە زۆر جار تێکەڵیەکە بوو لە بینی یەکریزی و یەکلستی کاتێک تۆ ئەو دوشتەی لێک تێکەڵ دەکەی بەسەرن ئەوە بێگومان ڕوئیەکە لێڵ دەبێت کە لێڵ بوو ئەتو ناتوانێت بگەی ئەو ئامانجە خاڵی دووەم ئەوەی جەنابەت باست کرد یعنی ئێمە هەمومان تووشی ئەو هەڵەیە بووین بۆ نمونە کۆمەڵە خەڵکی داعی و بڵین بانکخواز و مامۆستای ئاینی کاتێک داوە دەکەن ئیستیعانە و یارمەتی لە هیچ کەسێک لە دواوە خۆیان وەرناگرن کاتێک ئەوەی لە دەرەوە باشتر ئەمن دەبینێ باشتر ئەتۆ دەبێنێ لەوانەیە هەڵەکان بینێەوە ئامۆژگاریکردنی ئەو بۆ جەنابەت بەهێزکردنی تووە بە هەمان شێوە سیاسەکان لە ئێمە زیاتر کەوتونەتە هەڵە بە چەند هۆکارێک هۆکاری یەکەم لە دنیاەدا دەوڵەتداری هەروەها سیاستکردن هەروەها بڕیاری سیاسی بە تایبەتی پارتی سیاسی بە دووشتی ئەساسی دەکرێت یەکیان مەسەلەن think tank مەسەلەن ئەو مؤسسات و مەراکیزە استراتیژیە سیاسیانەیە یەکێکیان مستەشار ئەو دووە ئیش و کاری سیاست بەڕێوە دەبن نەک کەسی یەکەم بەڵام لە وڵاتی ئێمە لەگەڵ ڕێزم یعنی کەسێک سەرۆکی پارتێکە کۆمەڵک مستەشاری لەگەڵ ڕێزم ئەو قسەی دەکەم بەڵام تەماشا دەکەی کەسەکە مستەشارەکان فێر دەکەن نەک مستەشارەکە ئیستیشاری پێ بکرێت چونکە مستەشار دەبێت لە اختصاصی خۆی زیرەکتر بێت لە سەرۆکەکەی لە ڕئیسەکەی بەڵام ئەوە دانراوە ئەو دەرسی پێ دەڵێ ئەو ئامۆژگاریەکەمە کارەساتە لە وڵاتی ئێمە خاڵێککە لەو خاڵانە ئەو کەسانەی کە بە تایبەتی بواری فکر چونکە ئێمە دوعاتمان هەیە عالیممان هەیە مثەقەفمان هەیە واعیمان هەیە مفكرمان هەیە هەم عولەما هەم دوعات ئەمانە ناتوانن معالەجەی ئومە بکەن ئەوەی دەتوانێت معالەجەی ئومە بکە ئومەقیت بکاتەوە پارتی سیاسی ئاراستە بکە مفەکرە مفەکر دەتوانێت معالەجەی برینی کارە سیاسیەکان بکە بەڵام ئەوانە بە هیچ شێوێکی ئەسڵەن چونکە عملیەی سیاسی سەرچاوەی فکری سیاسی ئەوانە لە فکری سیاسی بەشێکیان طبعا تێناگەن بۆیە لە هیچ کاتێک ئیستیعانەی عملی سیاسی بە فکری سیاسی ناکرێت ئیستیعانەی کە پێناکە یارمەتی لێ وەرناگری پرسی پێناکە بەردەوام لە خولێکا دەسۆڕێتەوە ناتوانێ هەنگاو بنێ بۆیە دەبینی 20 ساڵ حیزبایەتی دەکات لە شوێنی خۆیەتی یا جاریوە پاشەکشەی کردووە ئەمەش لەبەر چێ لەبەرەوە ئیستیغنای کردووە لە چی لە بنەمای فکری سیاسی چونکە فکری سیاسی بنەمایەکە قاعیدەیەکە بۆ عملی سیاسی ئەگە فکری سیاسی تێڕوانینی سیاسی تێڕوانینی فەلسەفی سیاسی ورد بوو ئەمە سیاستە عملی سیاسەکە ئاراستێکی باش وەردەگرێ و دەڕوا بەڵام ئەگەر لەوێوە قەتع بوو نەد ئیستیعانەت پێ نەکرد یارمەتی دێ وەرنەگرت فکرت وەرنەگرت ئەوە بە تاکیدەوە شکست دەینی بۆیە بەڕای من ئەم بابەتە ئەگە بکرێ ئیشی لەسەر بکرێ ئایا هۆکاری چییە ئەوانەی عملیەی سیاسی دەکەن هیچ اهتیمامێک بە قەزیە think tank نادەن مەسەلەی مرکزی استراتیژی سیاسی فکری هەروەها اهتیمام بە مستەشار نادەن بۆچی لە کاتێکدا وڵاتێکی وەکی ئەمریکا 52 وڵایەتە زۆربەی هەر زۆری بە مستەشار بەڕێوە دەچی هەموو وڵاتانی دنیا و پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لەگەڵ ئەم بڵین پێغەمبەرایەتی وحیشی بۆ دەهات ئەوجا لە هەموو کەس زیاتر ئیستیشارەی دەکرد وهروەها سەحابە لە ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی دابێت هەتا دێت ئێوە وەکو توێژەرانی بواری شەریعەت و شارەزاکان و ئەوانەی کە کاری داعوە بانخوازیەکەن بۆ خۆتان بە شێوەیە لە شێوەکان خەمساردن لەوە و نەتانتوانی وە ڕوئیابن بە سیاسیەکان تاوەکو و سیاسیەکان بتوانن سیاسەتێکی سەرکەوتوانە بکەن هەز ناکەی بۆ خۆی دوعاتەکان یاخود بەشێک لە بانخوازەکان تا ڕادەیەک خۆیان لە کایە سیاسیەکە و لە ممارەسەی کاری سیاسیەکان بە دوورەگرن ئەمەش بۆ خۆی کەم تەرخەمی بەشێک لەوانە نییە با بڵێم ئێوە شۆک و بانخواز وە توێژەر لە بواری کاری شەریعەتە طبعا قسەکە جوانە من لە زۆر جار لە سەمینبەریش باسم کردو کاتی خۆی و ئێستاش کتومە ئەم حاڵەتەی کە هەیە نابێ هەرکەس 2 مەتر سەلبیاتەکان لە خۆی دوور خاتەوە بەسەر ئەویت کەیدا بدە ئەم حاڵەتەی کە هەیە کە دواکەوتنی ئێمە مسلمانانە هەم پارتی سیاسی لێ بەرپرسیارە هەم مفەکیرەکان هەم دوعات هەم بانخواز هەموو سنفەکانمان لێ بەرپرسیاری بەڵام هەرکەس بە پێوەری خۆی بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمە گرفتێکی گەورەمانەیە ئەویش ئەوەیە پارتی سیاسی تووشی جۆرێک لە نەخۆشی بووە نەخۆشیەکەی ئەوەیە ئەو چۆنی بیرکردەوە دەرێ وەرە هەڵوێستێکم لۆ دەربڕەوەکو بیرکردنەوەکەی من یعنی بیرکردنەوەی مخالفی خۆی پێ قبول ناکرێ و ئەگەر مخالفی ئەو بیرکەیەوە مخالفی ئەو بیرکەوە پێی وایە ئەتو دژیوی ڕاوستای لە کاتێکدا ئێمە شتێک هەیە دەبێت لێ چی بکەینەوە
شتێک هەیە کە پێی دەڵێن ثەوابت ئەمە قسەمان لەسەرینە بەڵام شتێک هەیە کە دەڵێ ئیجتیهادی بەشەری نابێت تۆ ئەتو ئیجتیهادت لە عملێکی سیاسی کرد برێ ئللا ئیجتیهادەکەی من 100% ڕاستە ئیجتیهادەکەیتی غەڵەتە. رأي صواب يحتمل الخطأ ورأي غيري خطأ يحتمل الصواب دەبێ ئەوە بیرکەوە. ئەو عملیە سیاسی کە لە کوردستانە دەکرێت و لە جیهانی ئیسلامیش دەکرێت هەر کەسێک کە طریقەیەکی کرد بۆ نمونە کاتی خۆی کە بڵێن ئەمە حزابە پارتە سیاسیانە کە لە سەرەتا پەیدا بوون پێیان وایە گەیشتن بە حکم بەڕێی پەروەردە، گەیشتن بە حکم بەڕێی جیهاد، گەیشتن بە حکم بەڕێی دەعوا، ئەمانە هەمویان ڕەئین لە کۆتاییدا وەسیلەن نابێ ئەتوو بە قەطعی برێ ئیلا ڕەئیەکەی من کە باسی پەروەردەی ئەویت کە هەمووی غەڵەتە، یا ڕەئیەکەی من کە باسی جیهادە ئەویت کە هەموو غەڵەتە، لەوانەیە لەو سەردەمێکی تەواو بێ لەو سەردەمێکی غەڵەت بێ. ئەو کەسانەی کە دێن پرس بە ئێمە دەکەن وەلو نایکەن زۆر کەم دەیکەن کە پرس دەکەن ئەو کاتە ئەتو دڵسۆزی ئەوانی کە بەکو ئەو بیرکەوە و ڕاستەوخۆ پشتگیری ڕەئیەکەی وکە ئەو کاتەوە ناکە ئیستیشارە، ناکە ئیستیفسارکردن، ناکە حیوار. سپاس بۆ دکتۆر ئیدریس کاریتانی توێژەر لە بواری شریعەتی ئیسلامی کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو. دکتۆر ئیسماعیل بە کورتی دووەپرسیار لە بەڕێستەکەم ئێوە ژۆکو ئەوەی کە پەیمانگای فکریتانە تا چەند ئیشتان لەسەر ئەوە کردو لە ڕووی فکریەوە تا ڕادەیەک زۆر جار کە پێویستەکە کردنەوەی دەورات و پێدانی ڕوئیا و وەرکشۆپ سیمینارات و پانێڵ و ڕێکاری جیاواز بگرنە بەر بۆ ئەوەی بتوان ڕوئیا بن بە سیاسیەکان لە ڕووی فکریەوە نەکەونە هەڵەوە و هەروەها بتوانن سیاسەتێکی گونجاو و سەرکەوتوو بکەن تاوەکو لێکەوتی خراپی لێ نەکەوێتەوە بە کورتی وەڵام ئێمە بەپێی ئەو بوار و تەخەسوسەی کە خۆمان هەیە کارمان زۆر کردووە. هەر 3-4 ساڵ لەمە و پێش ئێمە وەرکشۆپێکمان کرد کە زۆرێک لە ئەندامانی لە باڵای پارتە ئیسلامیەکان و خەڵکی بێلایەن و خەڵکی تریشی تیا بوو باسمان لە خیتابی ئیسلامی کرد. نقطە زوعفەکان خاڵە لاوازەکانی خیتابی ئیسلامی چییە؟ خاڵە بەهێزەکانی تا ئێستا چی بۆ چی بکرێ بۆ ئەوەی یعنی هەر تایبەت بەم تەوەرە. بەڵێ بێگومان ئێمە تقریبان 3-4 ساڵ لەمەوە پێش ئێمە تا ئێستا 5 کۆنگرێ زانستیمان بەستووە. ئەو کۆنگرانەیەکی چامبریتیوە لە سیستمی سیاسی لە فکری ئیسلامیە کە ئێمە باسمان کردووە لە سەردەمی پێغەمبەرەوە تاکو ئێستا صلی الله علیه وسلم سیستمی سیاسی چۆن ئەکرێ معالەجە بکرێ، چۆن ئەکرێ ئیدارەی وڵات بکرێ. یعنی لە زۆر بوارە ئێمە کارمان کردووە بەڵام بێگومان ئەو کارانە کاری تا ڕادەیەک جزئین و کاری کۆمەڵێکی کەمە ئەوە ئەبێ فراوان بکرێ، ئەبێ حیزبە ئیسلامیەکان خۆیان دەست بژوڵێنن بۆ ئەوەی کە ئەو جۆرە یعنی خۆی داوات لێ بکە ئیستیفتات بکە بێ پرسێک بخاتە بەردەست بڵێرە من چۆن معالەجەی بەڵام ئێوەش پێویستە هەر یعنی ئێوەش ئیش لەسەر ئەو بوارە بکەن تاوەکو ڕوئیا بن بە سیاسەکان. زۆر سپاس بۆ دکتۆر ئیسماعیل سەید ئیبراهیم بەرزنجی توێژەر لە فکری ئیسلامی و ڕەخنەی ئەدەبی و ئەندامی سەنتەری زەهاوی. سپاس بۆ دکتۆر ئیدریس کاریتانی کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو. دووبارە سپاس بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشن تا گفتوگۆیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.